سڵاوتان لێبێتەوە کاتان باش لە قەزای ڕواندزم پارکی ڕواندز دوای 30 ساڵ لە هەبوونی و 2009 کرایەوە لەلایەن یەکێک لە دانیشتوانی قەزای ڕواندز. لێرە شەو ڕۆژ هاوڵاتی ڕووی تێدەکات و سیمایەکی جوانی بە ڕواندز بەخشیوە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خاوەن قاوەخانە و سەرپەرشتیاری ئەم پارکە بکەم. مامسە ڕابەر سڵاوت لەبێتەوە و کاتت باش. دوای چەند ساڵ لە پێهیوابوون و لە هیچ کەس ڕووی لێرە ناکرد 2009 کرایەوە، ئێوە چیتان بۆ ئەم پارکە کردووە؟ تاوان بەخێر بێن. تاوان وەک خۆت ئاماژت پێکرد کە دوای چەند ساڵ ئێرە نۆژەن کراوە بە خۆشحاڵیەوە شارەوانی ڕواندز و قایمقامەتی قەزای ڕواندز دوای چەند ساڵێک و حکوومەت هێرمی کوردستان بوو جێرە تەرخان کردبوو نۆژەنیان کردەوە و من خۆشبەختانە توانیم لقی دومی قاوەخانەی ئۆلیڤێتۆ لێرە بکەمەوە، هەم شوێنێک بیت لۆ دانیشتنی گەنج و لۆ خانەوادەکان بە تاکید فیدباک زۆر باشن هەیە، ینی خەڵک هەم خانەوادە هەم گەنجیش ڕازێ لە هەموو شتەکان، ئەوش بە نسبەتە مەشی باشن. ئەم بیرۆکێ چۆن بە مێشکتا هات کە قاوەخانە بکەیتەوە و چەند گەنج لە قەزای ڕواندز هەریکاری دەستکەوتووە بەهۆی پرۆژەکەیەوە؟ تاوانە من لقێکی دی قاوەخانەم هەیە لە سەخرەندی ڕواندز و بیرۆکەکەش بەڕاستی بیرۆکەکە نوێ بوو، چکە خەڵک دای من لەوەی لێ ڕاتە ناو قاعاکیان لە ژوورێ دابنیشی، بەڵام ئێرە کراوەیە وەک بە خۆشت جەنابشت بینیت خەڵک دانیشتە شوێنێکی کراوەیە و من توانیتم نزیکی 6 هەلیکار بۆ خەڵکی ئەو شارە دابین بکەم و هەمووشان خەڵکی ئەو شارێنە. دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئەم پارکە پێک دێت لە سەوزایی و ڕووناکردنەوە و زیاتر لە 20 کۆخی گەشتیاری تێدا کراوەتەوە و لە تەواوی وەرزەکان هاوڵاتیان و گەشتیاران ڕووی دەکەن و ڕۆژانە نزیکەی 200 تا 300 دانیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆران و گەشتیاری بیانی ڕوو لەم پارکە دەکەن و سیمایەکی جوانی بە قەزای ڕواندز و بە خەرەندی ڕواندز بەخشیوە. شوێنێکی کراوێ و هاوڵاتیان و خێزانەکان بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕووی تێدەکەن. دانیشتوانی ڕواندز بەشێکی زۆر لە دانیشتوانی ڕواندز کار بۆ شارەکان دەکەن و شارەکەی خۆیان خۆش دەوێت. ئەمە شوای کردووە کە گەنجێکی ئەم شارە بیرۆکەیەکی هاوشێوەی دانانی قاوەخانە لە شارەکە بکاتەوە و گەشتیار و گەنجی ناوچەکە بە دوای خۆیدا پەلکێش بکات و سیمایەکی تەواوش بە گەشتیاران و گەشت و گوزاری ناوچەکە ببەخشێت کە ڕواندز ڕۆژانە بە دەیان گەشتیار و ساڵانە بە سەدان گەشتیاری ناوخۆ و بیانی ڕوو لەم شارە دەکەن و سیمایەکی جوانیشی بە سنووری دارێ سەربەخۆی سۆران بەخشیوە.